خۆشەویستان لە ساڵانی نەوەدەکان کاتێک کەسێکمان دەچووە وڵاتانی دەرەوە هاتەوە باسی ئەوروپای بۆ کردی نەیوت لەوێ تەماتە بەدانێ تەماتەیەکێن یەک باینجانێنی دوو تاڵکەرەوەز یعنی بەڕاستی لە بۆ ئەو کاتەی ئێمە کە زۆر کرانەوەمان نەبوو بەڕووی دەرەوەیە بابەتەکە زۆر جار جێگەی پێکەنین خۆی شتەکەی باشە ئەنێمانە دیانی چی بە دوو تاڵکەرەوەز و باینجانێک و تەماتێک بەڵام ئێستا بۆمان دەرکەوتووە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو کاتە دەبێت بگەڕێنەوە بۆ ئەوانی کە ئەوان باسییان کرد بۆ لە بڕووی داتایەکە یاڵە هەر تاچێک لە عێراقدا لە ساڵێکدا 120 کیلۆگرام خواردن بە فیڕۆدا ئەمە تەنها خواردن باسیشتی تر ناکەین سفرەکانمان چەند لە ئێوە ئەم پرسیارە لە خۆتان کرد کە ئێستا بە دیار ئێمە دانیشتون کاتێک کە سفرەیەک ڕادەخەن خواردن دادەنێن بۆ ژەمێک چەند دەمێنێتەوە چەندنی فرێ دەدرێتنەوە ئەو سەبەتی خۆڵانەوە کە لە ماڵەکانماندا هەن کە ئەمانە هەمووی ڕەنگە کێشەی هەژاری چارەسەرکە لە ماڵێکی تردا ئەو خواردنی کە لێمان دەمێنێتەوە ڕەنگە بۆ ماڵێکی تر ژەمێک بێت ئەمڕۆ باس لەم بابەتاکەین کە لە ڕووی ئابوووریەوە چ کاریگەیەکی لەسەرمانەیە و ئێمە چەند بە فیڕۆ ئەدەین وەکو کورد ئەم زیاد مەسرفی و زیادەڕەویە لە خواردندا بۆچی ئەگەڕێتەوە کەی دەبێت بە کەلتور ئێمەش بتوانین ئیتر بەپی پێویستی شتومەک بکڕین ئەمانە کۆمەڵک پرسیارە ڕاستی هەردوو میانەکەمان دەکەین بە ڕێزان کاک نزار کەمال کە بە ڕێزیان لێپستایی بەشی خزمەتگوزاری لە شارەوانی سلێمانی کام ڕۆباسی ئەو داتەوە ئامارانەمان بۆ کە ئەو خۆراکانی کە بە فیڕۆ درێت چۆنن لە شاری سلێمانیا دکتۆر کاروان حەمە ساڵحیش بە ڕێزیان پسپۆڕی کارگەری و ئابووری لە ڕۆئابووریەکەیەوە باسێکیان بابەتاکەین هەردوو بە ڕێزان زۆر سڵاوتان لەبێ و زۆر زۆر بەخێر بێن سەرچاوان کاک نزار پێشەوەی باسی لایەنە ئابوووریەکەی ئەمە هەیە داتا هەیە ڕقم هەیە ڕقمەکان چیمان پێڵەن داتەکان چیمان پێڵێن ئێمە ئێمە وەکو سلێمانی بەڵێ شارێکی وەکو سلێمانی ڕۆژانە 1000 بۆ 1200 تەن خاشاک فڕێن ئێمە لە شاری سلێمانی بەگشتی خاش بەگشتی چەندی خواراکە بەڵام بە پێ و داتانی کە ئێمە هەمانە لە ساڵ 55 مەوادی خۆراشیە ئەمە بڕێکی زیاتر کە ئەمە بڕێکی زۆرە و بۆ شارێکی وەکو سلێمانی پێویستەکە پیاچوونەوە بکرێت لەسەر ئەم بابەتە و بتوانین هەوڵ بین ئەو سفرە و خوانانەی کە لە ئوتێل و لە ڕێستورانتەکان و ماڵانە ئەکرێ پێویستە چاوی پیا پرشنەرێتەوە بۆ ئەوەی بتوانین کەمترین خۆراک بەهەدەر بین. زۆر باشە دەستە خۆش بێ با بڕۆین لای دکتۆر کاروان بەڕێزیشت بەخێر بێ سەر چاوان لە ڕۆ ئابوورێکەوە لەگەڵ بەڕێستا قساکەین کاک نزار باسی لەوە کرد ئەو خۆڵ و خاشاکانی کە لە سلێمانیا فڕێ ئەدرێ ڕۆژانە لە 155 خۆراکە ئێمە بۆچی بەو شێوازین هەر لە سفرە و خوانەکانی خۆمانەوە دەست پێ بکەین زۆر کات ئەو خواردنی کە لێنین ئەگەر خۆمان 4 کەسبین لە ماڵەکە یاڵین بابەشی 6 کەس لێ بنین دنیا هەزارشتیان زۆر خواردن دروست دەکەین ئەمە پەیوەندی بەچیەوە ئێمە بۆچی واین سەرتا سواز بۆ جەنابتان بەیانی باش لە ئێوە و بیسەران و بینەرانی کەناڵی کورسات وەڵا حەمزەکەم سەرتا بەوە دەست پێ بکەم لەم بەرنامانە بەتایبەت ئەگەر سیاسی و اقتصادی نەبێت کەم بەشداریەکەم بەڵام تایتڵی بەرنامەکەم زۆر بەدڵ بوو و پرسێکی زۆر زۆر گرنگە نەک لە هەرێمی کوردستان و لە هەموو جیهانە ئێستا هەنە ئەرقامتان پێڵم کە پێم خۆشە کورسات ئەمەی کردو تایتڵە و من تەمەنە ئەەکەم بەم بەرنامەوە نەوەستێت کاری تری لەسەرکە وە بیکاتە ئەتوانین بڵێن پرۆژەیەکی خۆی بۆ شارکردنەوەی خەڵک چونکە وشاری ئەوە پەیوەندی بە خوێندنەوە نییە پەیوەندی بە ئاسی سەقافی و بۆکو بڵێ شەهادە ئەوە نییە پەیوەندی بە مێنتاڵەتی ئەو تاکو خێزانانەوە هەیە بۆ مەسەلەی بلێژەری لایف حیاتی بۆژوازی و هەبوون و نەبوون و ینی عەقڵێتی ئێمە بۆ ئەوە بە تاوەتی ینی ئەمە شێوە ستاندارد عالەمێ نییە دەوڵەمەنی لا ئێمە ستانداردێکی هەیە بخۆ بپشە لە وڵاتانی تر نوعێکی ترە وێنەیەکی بڵگەیت ساند ئەگە بینی بێت لە ماکدۆناڵس ئێتە دەرەوە پاژماوەکەی خاتە ناو ئەکا بە سەفەری و ئێباتە ماڵەوە لە کاتێکا خۆی دوێنێ پێرێ شتێکم خوێندەوە بە زمانی ئینگلیزی لەسەری کە بیر لەوە ئەکاتەوە هەموو سەروەتەکەی ببەخشێت مەسەلەکە پارە نییە مەسەلەکە عەقڵێتە بۆ تێگەیشتن لەو خواردنە بۆیە ئەم بابەتەم بەڕاستی زۆر بەلاوە گرنگ بۆ حەزم کرد کە بێمە خزمەتان پرسی بە فیڕۆدانی خۆراک ئێستا لە ساڵی 2011ەوە پەرلەمانی ئەوروپا کردوێتی بە ئەجەندای سەرەکی خۆی لە 2013 نەتەوەیە گوتۆکان بە هەمان شێوە یعنی ئەمانە هەمویان خسویانە سەروی ینی لە ئەجەندەکانیانە خسویانە ڕیزبەندی یەکەم بۆ لەبەر ئەوەی کە خۆراک بە فیڕۆ ئەدرێت تەنها خۆراکەکە نییە تەنها کارمەندی
خاشاکەکە نییە کە فڕێ ئەیە و ئەمە تەبعاً کۆستە تۆ چی ئەمە فڕەیە کارمەندی خۆشاکە خاشاکە حکوومەت پارەیەگەیا بە کۆمپانیا بچێ ئەوانە فڕێبە ئەمە یەک لە دروستکردنی ئەو خۆراکەوە ئەبێ ئێمە حساب بکەین هەتاوەکو مەساغفی کۆکردنەوە فڕیان و ڕیسایکلینی ئەو خۆراکە کە ئەمە لە ڕووی اقتصادی تۆ لە سەرتاوە ئاوت بەفیڕۆچێت چونکە ئەم خۆراکە بە ئەو دروست کراوە زەویت بەفیڕۆچێ لەیبەر یان دەستی کارت بەفیڕۆچێ خەریکی شتێکە و لە ساڵ پەنجای وەکو بەڕێزیان وتی بەفیڕۆچێ ئێنەرژیت بەفیڕۆچێ وزت بەفیڕۆچێ یعنی دوای ئەوە پارەت بەفیڕۆچێ بۆ کۆکردنەوە و بۆ فڕێدان و بۆ ڕیسایکلین و لەسەر و هەمووشەوە لە ئاستی عالەمە ئەژاری دروستەکە کەمی خۆراک دروستەکە بە تایبەتی ئێستا بۆچی بابەتی ڕۆژە ببینن تەنها گەنم لە عالەما چقەیرانێکی دروست کرد بە دووقات و سێقات نرخی بەرز بۆ تەنها لە یەک وڵاتەوە هەناردەی گەنم کەم کاچی ڕۆیە بەڵام باباسکەین لە کوردستان بۆ ئەم بابەتە زۆر گرنگترە لە ئەمریکا زۆر گرنگتە لەبەرەوە ئێمە خۆمان خاوەنی سەرچاوی ناوخۆیی خۆمان نین کاتێک کە ئێمە تەماتەیەکە خۆراکێکە بە فیڕۆ ئەچێت ئێمە دوو جار و چەند قات زەرە دەکەین بۆ لەبەرەوەی ئێمە پارەمانە چێتە دەرەوە ملەی سعبە چێتە دەرەوە یعنی تۆ خۆراک فڕێچوەکە دوو جارە لە بریەوە زۆرە یعنی ئێمە ئەگەر لە 150 خۆراکمان فڕێ بدرێت لە زڵخانەکانە وەکووا لە 150 پارەکە بەبێ ئیسفادە چووەتە وڵاتێکی دەرەوە بەڵام وڵاتانی تر کە چەند گرنگیشی پێیان وەگێمە نین ئەوان خۆیان خاوەنی بەرهەمی ناوخۆی خۆیانن کە بە فیڕۆ ئەچێ کڕیارێکە چێ خۆراکەکە ئەکرێتەوە ئەو پارە جارێکی تر ئەچێتە بۆ فەلاح و بۆ کارگەی خۆیان بەس لای ئێمە تۆ $100 پێویستە بۆ خۆراک 50 بە فیڕۆ ئەچێ ئەو 50 بە فیڕۆ نەچوە 50کە چۆتە دەرەوەی وڵات چۆتە دەستی وڵاتێکی تر بۆیە ئێمە هەم خۆراکمان بە فیڕۆچێت هەم پارەشمان بە فیڕۆچێت بەس لە وڵاتان پارەکە جارێکتر ئەسوڕێتەوە بەڵام لە ڕووی ئینسانی و بیر لەوە کاتە وڵاتێکی تر لەوانەیە بەم خۆراکە پاژماوە لە برسێتی نەجاتی بێ بۆیە پێویستم بە سەقافەتێکی زۆر فراوان هەیە بە کەمپینێکی گەورەی هەیە لەسەر ئەم پرسە قسە لەسەر تێگەیشتنمانە لە دەوڵەمەندی یعنی وا تێ ئەگەین ئێمە سفر و خوانم بە جۆرێک هەمووی بڵێ واو یعنی ئەمە بچی ئەمە نووا خوارد پێم خۆشە چونکە بەپێی قاعدەی مۆسلۆ یعنی کە ئەمە خوێندومانە چەند ئاستێکەیە بەڵە سێگۆشەیەکە لە سەرەتاوە پێویستەکانی ئینسان کۆتاییەکەی پێوتە سێڵف ئیستیم یعنی جوانترین سیارە ئەکرێت لەبەر ئەوە هەستەکە پێویستی بە ڕادیۆکەیەتی پێویستی بە سەلامەتەکەیەتی لە دەرەوە بڵێن وەڵاهی دەوڵەمەند بووە هەز بەبوون لە چیا ئەبینێتەوە لە سیارێکی هەت بێ بەڵام ئەبێ بە پێویستی خۆت و بزانی هەز بەبوونکردن لەوە ئەبینێ سفرەکەی بە جۆرێک بێ $1000 سرف کە بای $100 لێ نەخورێ بڵند بڕاستەر و سفری ئەوا بوو سیارەکەی ئاوایە ماڵەکەی ئاوایە لەبەر خەڵک زۆر شتەکەین ئەم عقلیەتە لە ئەمە پێی ناوت بە کورتەکەی ئەمە لەگەڵ ڕێزمە بۆ لەوانە خۆشمان و غەڵدەم ئەمە عقلەتی دەوڵەمەنی نییە ئەمە عقلەتی نەدووبدیە باش ئەوە قسەی لەسەرەکەین زیاتر لە ڕووی ئابووریەوە کاک زەردێم وەلای تۆ لە 155 خاشاکی شارێکی وەکو سلێمانی خۆراکە بە چیە دەرئەکەوێ یعنی ئەم داتایە چۆن کۆکرێتەوە چۆن ئەزانن کە ئەمەدەی خۆراکە یعنی ڕێژەیەک ستانداردێک ئامێرێک جاکردنەوەیەتی ڕیسایکلەکرێت چی لێکرێت چۆن ئەزانن ئەوەندەی خۆراکە بەڵێ ئێمە ڕۆژانە کە خۆڵ و خاشاکە نێرین بۆ تانجەرۆ بە شێوەیەکی مانگانە و دەوری کێشانەی بۆکەین باشە لە کاتی کێشانەیە ئێمە نمونە وەرەگرین بۆ جاکردنەوەی خاشاکەکە مەسەلەن کاغەزە پلاستیکە شوشەیە مەوادی جیاوازە زائیدەن خۆراک بەو شێوەیە ئێمە ڕێژەکان مانگانە دیاریەکەین دوایی یین لە ساڵێکە کە 12 مانگە ئەم 12 مانگە یین تەقسیمیەکەین ڕێژەی خۆراکی ڕێژەی کارتۆن ڕێژەی شوشە و مەوادی معدەنی لەگەڵ مەوادە جیاوازەکانی تر بەڵێ بەو شێوە توانیمانە ئێمە ڕێژەی خۆراکی جیاکەینوانێت لە بڕی ئەو خاشاکەی کە ڕۆژانای نێرین بۆ تانجار باشە ئەم ڕێژەی کە دیاری کراوە بۆ ئەم ساڵ بوون من لە سای 55 خۆڵ و خاشاکە کە خۆراکە لە ساڵی ڕابردوو شا بەو شێوازە بوو یان کەمتر بووە زۆرتر بووە خۆی ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لەگەڵ گەشەی ئابوووریە ڕێژەی فرێدانی خاشاک زۆر بووە چکە خۆتان نەزانن ساڵانش ڕێژەی دانیشتوان زیاکە تقریبا لە ساعت 2
ڕێژەی دانیشتوان لە هەموو شار و شارچکەی زیاد دەکات ئەم ڕێژەوە ئەکا بڕی خاشاکیش زۆر بێ ساڵانە طبعاً ساڵ بە ساڵ ئەو ڕێژەیە بە تەکیدی زیادەکە هەروەها هۆکارێکی تریش کە بێتە هۆی زیادبوونی خاشاک ئەو گەشتیارانەیە کە هێن بۆ شارە مەسەڵەن ساڵانە لە سلێمانی گەشتیار زیاد دەکات ئەم زیادبوونە ژواکە بڕی خاشاک بە هەمان شێوە زیاد بێ باشە دکتۆر باسی کۆمەڵ شتی کرد و تێبێت ئیترەمە لە بنەڕەتۆک و چۆنڵی کللتور بیکێن بە کللتور بیچەسپێنین لە ڕووی هۆشیاریەوە کە خەڵک کەمتری خواردن بە فێڕۆبا ئەو داتایی کە لە سەرەتای بەرنامەکەی باسم کە هەر تاکێکی عێراقی ساڵانە 120 کیلۆ خۆراک بە فێڕۆدا ینی ئەمە لای خۆمان ێستا کاچی تا چێشخانەیەکەوە 5 لایەنین باوەڕکە جارا دووش لێ خوین ئەم سیانی کامێنی تۆ بەڕاستی فڕێدرێ داتاکم خوێندەوە باسی ساڵ 2010 کە ئەڵێ ئەگەر هەموو خۆراکی جیهان بە فیڕۆدانەکەی کۆ بکەینەوە بەرسێتی لە جیهانە بەڕاستی لە ماوەی 5 ساڵە لەواچە بنەبڕ بکەین ئەم کللتورە چۆن دروستە بێ کاک نزار لای ئێوە خۆتانەوەکو شارەوانی تۆ کە ئەمابینی ئێمە خۆشمان بەشێکین لەو تاکە خۆت بەشێکی لەو تاکە هەست بە چیەکی یعنی ئەتوێت چی بە خەڵک بڵێ لەوەی کە ئیترم کللتورە چۆن بگۆڕین بگەڕینەوە بۆی تەماتە بە تەنیا بکڕین بەتاتە بە تەنیا بکڕین ئەوەی کە باسم کرد خۆی ئێمە لەوانەیە بڵێم بە چەند مەرحەلەیەکی ژیانمانە بە بواری قەیرانی ئابووریا تێپەڕیوین ئەگەر بیرمان بێ لە ساڵانی نەوەتەکانە گەورەترین قەیرانی داراییمانزەبێت ئەوە بیرمان شۆ کە ئێمە خەڵک هەوڵیان نانی جۆی دەستکەوێ کە ئیسا نانە سپێکەش ناخوات یاخۆ کە ئەیخوا پاچێکی لێکاتەوە لەسەر سفرەکە و ئەویکەی بەفیڕۆ ئەڕواخاسان لە ڕێستۆرانتەکان ئەگەر تێبینی بکەن جاری وا هەیە مەسەلەن 4 کەس دانیشتون لەسەر مێزێک هەرێکەی نانی خۆی یەکی تۆزێکی لێکاتەوە یکەی بەجێڵێ کە لە یا 4 نان بەڵی ڕاتەگرم لێرەیە وڵاتێکی دراوسی وەکو ئێران لێواری نان باجی لەسەر ینی هەر نانەوەخانەیە گەگەر لێواری نانی هەبێ باجەکەی بەبا چونکە نابێت فڕێ بدرێت نابێت وانە بەڵێ مەژێکی دیتر لە ئەمە پێویستەکە بەڕاستی دەستگا پەیوەندیدارەکان ئیتر لە قایمقامێت بێ محافەزە بێ ئەنجومەنی محافەزە بێ ئەمانە یا پەرلەمانی کوردستان بێ بە یاسا و ڕێنمایی ئەمانە ڕێخن چونکە ئەم شتانە ئەگەر یاسا و ڕێنمایی لەسەر بێ ئەو ساکە خاوەن ڕێستورانتەکە یا خاوەن ئوتێلەکە یاخو خۆمان لە ماڵی خۆمانە ئەزانی کە ئەوانە هەمووی هەیە وەکو یاسا وەکو ڕێنمایی هەڵبەتە لای خۆشمانەوە هەر کەسە بە پێی ڕۆشنبیری خۆی و سەقافەتی خۆی ئەتوانێت پابندی ئەو خاڵانە بێ بۆیە ئەمە زۆر گرنگە ئەگەر ئێمە پیاشونەوە بکەین بەو بڕەخاشاقی کە فڕێ ئەدرێ کە لە ساڵ 55 خۆراکیە زۆر باشە دکتۆر کاروان با لە ڕۆئابوووریەکەەوە کەمێکی تر قسە لەسەر ئەم بابەتە بکەین بۆچی ئێمە پێمان شەرمە وەکو لە سەرەتای ئاری باسی لە کرد بۆ نمونە لە مارکێتێکا کە بڕۆی بەپێی بۆ نمونە پێداویستیەکەی خۆت ئەو ڕۆژەشت بکڕی ڕەنگە ئەگەر کیلۆیە تەماتە بە 500 دینار بە پێمان عیب بێ بۆ نمونە هەر کیلۆکە بڕین بڵین با 2 کیلۆ بکڕین با 1000 خۆ خراپ نابێ ڕەنگە زۆر کات هەل لەناو بە فرگرەکانی ماڵەکەی خۆشمانە زۆر کات بەکارنێت و دوجار فڕین ئەم هۆشیارە لەکوێوە پیاکەین ئەمە دوجار لە ڕۆئابوووریەکەەوە چی بەسەر ئابووری ئەو خێزانەیە هێنێت هۆشیاری گیرفان چەند گرنگە بێگومان من نمونەیەکی واقعی تامە بگەرمە و کاتێ پێشەوەی موچە لێ بڕین و ئەم شتانە بێت موچە هەبوو و کاتەکەشی دیاری بوو بڕەکەشی دیاری بوو یانی خێزانی توانین لەسەر بنەمایەکی وت بودجەی خۆی و خەرجی خۆی و پلانی خۆی دابنێ خەڵکە بۆ بە سەراحەت پێی وتم بە شخصی و توێتی وەڵاهی جار هەبووە دوو عەرەبانم لە سوپەرمارکێتێکا پڕ کردو یەک دانەی زەڕوڕ بوو نیوەی ئەو عەرەبانەیە لەناو سەلاجە خراپ بۆ فڕێماوە ئەمە تەعاان تەجروبەی وەرگرتووە دوای ئەوەی کە لێبڕینی موچە هات ئەو بیری کردەوە خەلەلی خۆشی تیا بووە بینە ڕۆی سیاسی ئەوە شتەکان زۆرە پارەمان زۆرە نەوتمان زۆرە هەموو شتێکمان زۆرە کە بای ئەوەی خەڵک زۆر خۆش بژی موچە نەبڕێ ئەوانە بەڵام ئەوە مۆزوعێکی ترە کە زۆر قسەمان لەسەر کردووە بەڵامەکو بە پرسایەتێکی تاک وەک وتم عقلێتی ئێمە ڕوانینی ئێمە بۆ دەوڵەمەنی و خۆشیان فەرقی هەیە زۆر غەڵەت لە خۆشیان تێگەین ینی با بەیانیانەوە بە هەنشتی شخصیش باشکەین من مناڵێکمە یەکچێکمە لە مناڵێ و فێرم کردووە کە ئەچێتە سۆڵماکێتێ خۆ ئەتوانێت هەمووی هەڵگرێ باش پەیوەندی بەبوون نەبوونیشەوە نییە بە چۆن ئەو مناڵە فێر بکەی کە ئەچێک شتێک هەڵگرێت توان هەڵگرێت مامەی بردوێتێ دەرەوە زۆر و تکاو ڕەجاوتێت هەرێکش دەڵەکەم نایکا بەدوان هەم قەدری شتەکەی لایە هەم دووست بێ ئەم کەسە ئەچێتە ماڵی خۆی
ئەمە ئاوێک و ئەی ڕێژیت ڕاست بەس تۆ بێ یەک عەرەبانە ئەمە بوون نییە من چەند دەوڵەمەند بم شتیوان ناکەم لەگەڵ مناڵ چونکە نابێ بە جۆرێک پەروەردەی کەی چکە ئەو شتە قەت تێر ناخوا لە ئابووریشە قەت دەوڵەت تێر ناخێت وایە مەسەلە ئابووری بەشێکی زۆری تربێتە پەروەردەیە چۆن پەروەردەی ئەم کەسەکەی بۆ تێگەیشتن وەزیری ئابووری یۆنان کتێبێکی نووسیوە تایبەت نووسێتی بۆ کچەکەم باز لە اقتصادی یۆنانەکە بەس نووسێتی بۆ کچەکەم بۆ لەبەری نووسێتی اقتصاد ڕەبتی بە هەموو تاکی کۆمەلگاوەیە تامان ئەم پیاوە وڵاتە یەکگرتوەکانی ئەوروپا ئەفوو نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا تکایان لێکرد بچێ ئینقازی ئابووری یۆنان بکە بەو مەرجا چووە سەر حکم و ئینقازیشی کرد دەستی لە کار کێشایەوە و باز لە تێرمی اقتصادێکا کە بێ مناڵمان فێرکەین لە سەرەتاوە تا گەورە بوون و ئەکرێ هەموو کەسیش قسەی لەسەر کات چکە ڕەبتی بە هەموو دقەیەکی ژیانمانەوە هەیە بۆیە بێ مناڵەکان بۆ جۆرە فێرکەین ینی وا هەز نەکەی مناڵەکە دەمرێت لە برساگە بچێتە سۆپمارکێت هەرچێکی بەدڵ بوو تۆ بڵێ نە ئەوە نە ڕەزیلیە نە پەروەردەیەکی باش ئەبێ مناڵ فێرکەی هەم قەدریشت بگرێ و بزانێت چۆن شتەکان لە خۆیان بەکاربێ حەزر لە چییە خۆی هەڵی بژێرێ خۆی شتەکان هەڵبژێرێ بەس یەک دوو ئەمڕۆ بۆ تێ دووشت دەڵبژێ بەیانی بۆ دێ دووشت شەو بدەشت دوشت لەبری ئەوەی سێش جارێکی تر تربێت لە شتێکی تراکە بڵێ هەدیەکەت ئەوەیە فڵان شت بۆ کڕم لەبەرەوەی ئەمڕۆوات کرد لەبەر دوێنەوات کرد بۆیە بابەتێکی گشتگیرە ئەو مۆزوعە ئێمە سەیری ئەگەر دیقەت بێ لە پەروەردەی مناڵەکەمانەوە تێگەیشتمان بۆ دەوڵەمەنی یعنی ئەچینە مەطعمەیەک خەلل لە مەطعمەکانیشە هەیە بەڕاستی یعنی کێ بتوانە زۆرتر شت دابن هەرسەوە بۆ بە پێوەەر ینی زۆر پێوەرە زۆر خزمەت گوزارەکەی سەرفزەکەی باش بڕوا بکە دووبەی کرێچیتیان نیە دووبەی خەڵکێکەژین یعنی ئەگەر لێرا باسێکن چیرۆکێکی زۆر درڕاژە تێگەیشتن لە شێوازی ژیانیان بەڵام مەطعمەکانی وەگەێرە نییە هەموو شتێ بە قیمەتی خۆی بۆ دێت ئەمەی کە لێرە ئێمە هەمانە هەنە جار حاڵەتێکی نفسی هەیە لە کاتێککە گرانیەک توش بووین ئێمە خۆخوامان بۆ ئەوەی کە لە تەمۆزێکمان هەبێ نانێکمان هەبێ ئێستا کە لە پڕ هەچەند ئێستا وەزاکە زۆروانی یعنی عەدالەتێکگەیە چینێکی زۆر دەوڵەمەند چینێکی فەقیر بەڵام چینە دەوڵەمەندەکەش ئەم عەقڵەتێ هەیە بۆ ئەوەی نفسی خۆی تێرکە ئەو ڕابردووی بیرچێتەوە ئێ بەمە خۆی ئەم تێربوونەی خۆی بۆ پڕگاتەوە ئەمە جۆرێکە لە گاب بۆشایی لە شخصیت بۆشایی لە ژیان وا ئەزانە بەوە پڕەبێتەوە لە بریەوە بە عەکسەوە بە دەرزی لێوە بگرێت دەرزی لێوە بگرێت زائیدەن خێزان لە وڵاتی ئێمە بەداخەوە چۆن حکومت بودجێ هەیە بێ خێزان بودجێ هەبێ ئەمە هیچ عیبەتیانە و لە وڵاتان لە وڵاتی وەکو ئەمریکا زۆرینەی خێزانەکان چۆن دکتۆری شخصیانەیە هی بەدەنی بەدی دکتۆری داراییشان هەیە ڕاوێژکاری داراییان هەیە ئەڵێ من ئەم شتەکردم باشە ئایا ئەم مانگە چۆن بکەم خەرجیم کەم کەمەوە چی بکەم داهاتم زیاد ڕاست ڕاوێژکاریان هەیە یعنی قسە لەگەڵ خەڵکەی دەوروبەرە ئەکەن بەڵام لێرە وەکو بڵێ مشکلەیەکمان هەیە خەریکەواوی لێ ئامۆژگاری باوی نامێنێ هەموو کەس بەس گوێ لە خۆی بگرێت ئێمە لێرە ناوەستین بەردامە بینەوەکو خۆت ئاماژەتان پێ کرد ئەم تەوەرە و چەندین تەوری ترمانە بێت دەرفەتەکەمان هەرەوەنە بوو زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستان خۆش بێ سپاس بۆ پارێزانیاریەکانتان ئابووری بەڕێز کاک نزار کەمال لێپسای بەشی خزمەتگوزاری لە شارەوانی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ یەکەتانمان دووە بچیمان باس کردو بەڵام هەر بەردەوامە بین لەوەی کە زیاتر بێت دەستان خۆش بێت دەستان خۆش بێت دووبارە